بەوەی خراپی باری داراییانەوە ژمارەیەک لەو مامۆستایانەی لە دەروی شارەکان و لە گوندەکانی سنووری پەروەردەکانی هەڵەبجە و سەی سادق و پێنجوێن دەوام دەکەن. گردبوونەوەیەکی ناڕەزاییان بەڕێوە برد. ئەو مامۆستایانە ڕایان گەیاند بەوەی کەمکردنەوەی موچەکانیان و بەردەوامی سیستەمی پاشەکەوت خەرجی یاتوچۆیان بۆ دابین ناکرێ. چەند داواکاریکیشیان ئاڕاستە یەرسێ بەڕێوەبەرایەتی پەروەردەکرد. خاڵ یەکەمانەوەی بە زووترین کاتگواستنەوە بۆ مامۆسایە بکرێت کە خزمەتی یاسایی تەواو بووە. دووەمەوەی ئێمە داواکەینە مامۆسایانی هاتوچۆکەن 2 ڕۆژ دەوام بکەن دەبەرەوەی بارودۆخی مامۆسایان لەوە زیاتر هەڵ ناگرێ بۆ نەقلەکانیش بەدوایە چین تا ئەو کاتێک کە نەقلەکان نەکرێ ئەگەر نا ئێمە وەزعکە دۆخەکەمان وایە کە ناتوانین دەوام بکەین. وڵی ئێمە وەکەوەی کە دەوام ناکەین تەنیا لەبەر کێشەی هاتوچۆمان هەیە چکە هیچ ناتوانانی کرێ و پاسە بین و کرێکی زۆرمان لەسرە جا خۆشتان نەزانن موچەکەمانە بەو شێوە 49 ڕۆژ 50 ڕۆژ تێپەڕێ موچە وەرناگرین جا ڕەشەوەشمانێکە نەگەر نەڕۆنەوە غیا بەدرێن. قەزاکانی سەی سادق و پێنجم بەڕاستی ئاستەنگێکی زۆرمان بۆ دروست بووە بۆ یەکە قەیرانی داراییە ئەوە موچەکەمان بۆ شێوەیە بەڕاستی ناتوانین بەم شێوە درێژە بە پرۆسەی خوێندن بدەین لە توانامان نەمە ئێمە 2007 تاعین بووی تعودمان داوا بە حکومەت 3 ساڵ تا 5 ساڵ هاتوچۆ بکەین ئەوە 10 ساڵە هاتوچۆکەن هێشتا نەقڵ نەبووین. مامۆستایانی ناڕازی لە ئاڵەبجەوە چوونە بەردەم پەروەردەی سەی سادق و داوایەکی سێخاڵیان ئاڕاستەی بەڕێوبەری پەروەردە کرد. لای خۆیەوە بەڕێوبەری پەروەردەی سەی سادق ڕایگەیاند ناتوانن گرفتی یاتوچۆی مامۆستایان چارەسەر بکەن. کەمکردنەوەی دەوامی خوێندنیش کە مامۆستایان داوای دەکەن لە دەسەڵاتی ئەواندانە. ئێمە ناتوانین وەکو پێویست گواستنەوە بە هەمویان بکەین بەڵام بە پێی توانە ئێمە بڕیارمان داوە لەمڕۆ لەگەڵ نوێنەری کێتی مامۆسایان و لیژنەی گواستنەوە بڕیارمان داوە بە چەند وەجهەیە گواستنەوە بۆ مامۆستا بەڕێزانە بکەیت. ئەو مامۆستانی کە هاتووەکەن وەکری سیارە زۆر نەکەوێت لەسەریان بۆ ئێمە داوامان لە مدیەکان کردووە بە پێی توانە و پێی گونجاندن بە پێی ئیمکانیان لە جەدۆلی وانەکانە و دوای تەواوکردنی بە شەوانەکانیان بتوانن هاوکاری و مامۆستانە بکەن کە هاتووەکەن بۆی کەمترین کرێ لەسەریان بکەوێت. بەپێی ئاماری پەروەردەی سەی سادق نزیکەی 900 مامۆستا لە سنووری پەروەردەکەیان لە گوندەکان وانە دەڵێنەوە. گەرچی مامۆستایانی ناڕازیش داوایان دەکرد سەقفێکی زەمەنی بۆ جێبەجێکردنی داواکاریەکان دابنرێت بەڵام بەڕێوبەری پەروەردەی سەی سادق ڕەتی کردەوە و ڕایگەیاند دەستیان کردووە بە گواستنەوەی ژمارەیەک لە مامۆستایان بە چەند قۆناغێک ڕوونیشی کردەوە دەبێت بەوانە بێ شوێنی ئەو مامۆستایانە پڕ بکرێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.